سڵاوی خواتانە بێ قوتابیان خۆشەویست، من مامۆستا عەلی باپەڕوستایی لەگەڵتانە بم لە یونیتی هەفتەم لە کۆتا بابەتەکان کە ئەویش بە ناوی ڕیپۆرت سپیچە. ئەمە ڕیپۆرت سپیچ لە ڤیدیۆ وانە یەکەم باسی ڕیپۆرت سپیچ دایرێکت سپیچ ئیندایرێکت سپیچمان کرد، یاساکی ڕستەیەکی ئاعتیادی، و لە ڕستەی لە یاسای دووەم باسی yes no questionمان کرد، گوتمان ئەگەر ڕستەکەمان پرسیاری بوو بە ڤێربی ڤێرب ها ڤێرب دوو مۆدەڵ ڤێرب دەستی پێکرد بوو، ئەوشمان باس کرد. ئەمڕۆ ئینشاءڵڵا بە یاسای سێم هەمان وەکو یاسای دووەمە بەڵام لە جیاتی وی بە WH question دەستی پێکردیە و گۆڕانکاریەکانیش هەر وەکو پێشانە، مەسەلەن ئەوەی لە ڤیدیۆکانی تر باسمان کرد، ڕستەکە گەڕ ڕانەبردوو بوو دەکەینە ڕابردوو و ئەگەر ڕابردووش بوو دەکەینە ڕابردووی تەواو و سبجێکتەکانیش دەگۆڕین لە فێرست پێرسن سینگولەر لۆ ثێرد پێرسن سینگولەر. ئەویش چ بوو گوتمان ئەگەر ئای بوو دەکەینە هی و شی، وی دەکەینە دەی، ئەگەر یو بوو دەکەینە ئای هی شی دەی، مشکلەمان نییە، بەڵام ئەگەر بەخۆی هی شی یان دەی هەبوو ئەو گۆڕانکاری بەسەردا نایە. و هەروەها گوتشمان لە یاسای دووەم و سێم ئەگەر دوو دەزوودی تێدا بوو لە وەڵامدا لای دەبین لۆ چکە فرمانێکی لە دووادادێ ئەو فرمانە دەگۆڕین دەکەینە ڕابردووی تەواو. یاساکەی تەماشاکەین بابە کە دەڵێن WH question یعنی بە 5W دەستی پێکردبی، what when where why how who، ئەوانە بەو Wانە دەستی پێکرد و پێدەگوتر WH question. ئەوە ئێستا کە باس ئەکەین لێرانە ها تەماشا لێرە باسمان کردیە what when where which why how، یعنی هەر ئەوان پێیان دەگوت WH question. گوتمان مامۆستا ناوەکمان دەداتێ دیسان wondered wanted to know and inquired، هەتا ئێرە هیچ کێشەمانی مامۆستا دەمانداتی، بەڵام ئاگادار بن دەبی ئەوانە ڕابردوو بن، ئەگەر ڕادەنبردووبی هەڵەیە. دواتر ڕستە بە چ WH دەستی پێکرد بوو ئەو WHەکەی لێرە دەنووسی و لە پاشوان مەسەلەن ئەگەر لە ڕستەکەی هو تێدا بوو دەنووسی what why where یعنی WHەکە چ بوو هەماش لێر دەنووسیوە. دوایە سەبجێکەکەش باسمان کرد، گوتمان سەبجێکەکە دەگەوڕین، ئەگە ئای بوو دەکەینە هی و شی، وی بوو دەکەینە دەی، ئەو گۆڕانکاریان کە باسمان کرد لە یاسای یەکەم، گوتمان لە یاسای یەکەم لە ڤیدیۆ یەکەم باسمان کرد، ئەو خشتەی لەبەر بکەن لە دایرێکت سپیچ کە دەیگۆڕن لۆ ئیندایرێکت سپیچ. فرمانەکەش گوتمان ڕانەبردوو بوو دەیکەینە ڕابردوو، ڕابردووش بوو دەکەینە ڕابردووی تەواو. نمونەیەکی بینەوەی تەواو لەسەر یاسای تەطبیقین where does he go، نیشانەکەمان چییە؟ پرسیاریە. بەچی دەستی پێکردیە؟ بە وێر، کەواتە ئەوە یاسای دووەم نییە، یاسای دووەم بە ڤێربی ڤێربها ڤێرب دوو مۆدەڵ ڤێرب دەستی پێکرد بوو، بەڵام لێرە بە WH دەستی پێکردیە. لەوی دیکە if weatherمان زیاد کرد، بەڵام لەوێ لەبەرەوەی بە WH دەست پێکردیە دەبی ئەو WHی بەکاربینینەوە. دەڵێن چێ she wanted to know، ها ئەوە she wanted to know کە نووسیتی she wanted to know کەمان نووسیوە، پرسیار بەچی دەستی پێکردیە بە وێر، یەکسەر وێرەکەی دەی نۆ خوارێ. گوتمان ڕستەکەش ئەگەر لەبەرەوەی پرسیاریە دەبیتەوە ڕستەیەکی ئاعتیادی. مەسەن گوتمان دەزەکەش لا دەبین، کە دەزمان لا برد چماوە هی گۆڕانکاری بەسەردادێ نەخێر، گوتمان هی شی دەی وەک خۆی دەنووسینەوە هی چماوە. ئێستا ئەوەمان لا برۆشمان گۆڕ، ئێستا ڕابردووی گەوی چییە؟ دەبیتە went، کەواتە دەڵێن چێ she wanted to know where he went، کەواتە ئەوە ڕستەکە لە پرسیاری بۆ پرسیارێکی ئاسایی ئاعتیادی. where have you been، دیسان ڕستەکە بەچی دەستی پێکردیە؟ بە WH، کەواتە مادەم WH ئەوە yes no question نییە. دەڵێ علی inquired، علی inquired دەکەی دەنووسینەوە وەچی خۆی ئەوەی کە باسمان کرد. چماوە وێرەکەی دەنیوە خوارێ وەچی خۆت. باشە، سەبجێکەمان چییە؟ یووە، یو گوتمان دەبیتە ئای هی شی، مشکلەمانی ئەو کرمانە ئای. ڕابردووی هاوی چییە؟ دەبیتە هاد، بینەکەش وەچی خۆی نووسیوە و ڕستەکە لە پرسیاری بۆ ڕستەیەکی ئاسایی ئاعتیادی. why did she fail in the exam، بۆ لە ئیمتیحانەکەی ساقیت بوو کەواتە دەرنەچوو. ڕستەکەمان ڕابردوو ئاگدار بە، مادەم ڕابردوو دەکەینە ڕابردووی تەواو، کەواتە ئەو دەش لای دەبین گوتمان لە یاسای دووەم و سێم هەر کاتێک دوو دەزوودی تێدا بوو لە وەڵام لا دەبین، بەس ئەگەر ڕستەکە ڕانەبردوو بوو دەکەینە ڕابردوو، ڕابردووش بوو دەکەینە ڕابردووی تەواو. ئێستا دەڵێ why did she fail، فەیلەکە چاوگە لە دوی هاتی ئاگادار بە، نیشانەی پرسیاریە. دەڵێ he wondered دەکەی نووسیمانەوە چی تێدایە؟ وایەکەی دەنووسینەوە، ئەوایمان نووسیوە. شی دەگۆڕێ، گوتمان گۆڕانکاری لەسەر شی نایە، گوتمان هی شی دەی ناگۆڕێ. لەبەرەوەی ڕستەکەمان ڕابردووە بە دەست پێک دەکەینە ڕابردوویتەوە. ڕابردوویتەوەش چێ؟ دەڵێ مامۆستا یەکەم جار هادەکی لۆ زیاد دەکەین، کە هاتمان زیاد کرد ڕابردووی فێڵی چییە؟ دەبێتە failed in the examەکەش کۆتایەکە وچ خۆ دەنووسیوە. ئەو بەنسبەت ئەو یاسا لەسەر تەطبیقکردن لەسەر شێوازەی بە شێوازی هەڵبژاردن
دەڵێت how do you feel about English subject so's inquired ئێستا بەچی دەستی پێکرێن نیشانەمان پرسیارێ بە هاویش دەستی پێکردی کەواتەوە دەری مامۆستا وەڵامەکەش دەبی هاوی تێدا بێ گەنا هەڵەیە ئێستا وە چی بە هاو دەستی پێکردیە دەری نەخێر بە هاو دەستی پێکردیە نەخێر کەوا چماوە ئەید دەڵێ مامۆستا هاوی تێدایە هاوی تێدایە کەواتەوە دوانە ڕاستن گوتمان دووەکەش دەبی لا ببین دوو دەست دد لە یاسای دووەم و سێم لە پرسیارەکەی دەبی لا بکەوی لۆ چکە بیسە چی تێدایە ئەو بیسەی دەگۆڕین دەکەینە چکە لە بەروی ڕانەبردوو دەکەینە ڕابردوو باشە نووسرایەتێ she failed ئەدی لێ نووسراتی لێژ نووسرایە she failed about English she had failed ئێستا ئەوە کردیتە failed ئەوەش کردیە had failed لۆ ڕستەکەمان چییە ڕانەبردووە مادەم ڕانەبردوو دەکەینە ڕابردوو ڕابردووکەش چیە دەبیتە failed ئەدی کەینی ئەوە ڕاستە بوو ئێستاوە هەڵەیە ئەگەر هاتمەوە هاو دد ئەگەر لێرە دد باە ئێستاوە دد ڕابردووە کە دەکەینە report speech دەبیتە had failed بەڵام لێرانە ڕستەکەمان ڕانەبردووە دەکەینە ڕابردوو what time do you get up ئێستا بە چ دەستی پێکردی بە what time گوتمان دووەکەش لاوێ دیسە ڕانەبردوو دەکەینەوە ڕابردوو دەڵێ he asked me what time ئەوەی نووسیتەوە و دوانەش what timeەکەی نەنووسیتەوە کەواتە چێ دەڵێت یۆک کردە ئای تەواوە ئەوە گێت ڕابردووی گێتی چێ گۆتە و هەروچ خۆی نووسیتەوە وەڵامە غەڵەتە وەڵامە ڕاستەکەمان چیە گۆتە وەڵامەکەمان سیە when did the second war begin تەماشە بەچی دەست پێکردێ بە دد و بە وێنیشی تێدایە کەواتە وەڵامەکە دەبی وێنی تێدابی یەک دوو لەوەی ددەکەش دوو دەزوودەکەش لا ئەبین وەڕسەکەشمان ڕابردوو دەکەینە ڕابردوویتەوە و کە دەکەین ڕابردوو یعنی چ یعنی دەبی سەبجێکتی وێنەکەی دەنووسینەوە سەبجێکت دەنووسینەوە و هادیش لە پێش ئەوەی دەنووسینەوە کەوە دەبیتە شێوازی سێم باشە ئەوە نووستی وێن تەواوە بەڵام ئەو وێنی نەنووسیتەوە ئەوە شوێنی نووسیە ئەوەشتەوە بەڵام ئەوە وێدەرە ئەمە گوتمان کەنجی ئیف وێدەری بەکاردەینی ئەگەر هاتوو بە ڤێربیەکان دەستی پێکرد بە مۆدڵ ڤێربەکان دەستی پێکرد بوو کەواتە ئێستا دووشتماوە ئەوە یان ئەیان بیە دەڵێت the second war began هادەکەی ننووسی کەواتە هەڵەیە ئەو دەڵێت war had begun وەڵامە ڕاستەکەمان چییە had begun کردیتە چێ کردیە شێوازی سێم پرسیاری دیکەمان هەیە دەڵێت he wondered why planned to leave his country ئێستا گوتی چێ دەڵێ wanted I want ئەمە گوتمان ڕستەکە لە ڕانەبردوو دەکەینە ڕابردوو ئەگەر ڕابردوو دەکەینە ڕابردووی تەواو ئێستا I want غەڵەتە وەچی تێدایە none of them-ەکەش نازانین ئێستا wanted تەواوە بەڵام سەبجێکتی لە گەردانیە کەوە دەڵێن چێ وەڵامە ڕاستەکەمان چییە وەڵامە ڕاستەکەمان سیە I wanted پرسیار دیکەشمان هەیە هەر لەسەر report speech کۆتا پرسیاری پێنجەم و شەشەم لێرەش باسەکەین دەرێشی asked me where ئێستا چی تێدایە WH کوێشنی تێدایە ئایام ڕانەبردوو نابی ئای هادبی لە دوو هادەکەی دەبیتە بین شێواز سێم غەڵەتە دیسان هاڤەکەش نابی وەڵامە ڕاستەکەمان چییە I was going where I was going کۆتا پرسیارمان I wanted to know how many people ئێستا ئەوەی تێدایە how many people لەکەش کەواتە چی تێدا دەبی فرمان لەگەر شێواز سێمی تێدا بیان ڕابردوو ئێستا و هاوی تێدایە ڕانەبردووە ئەوەش ڕانەبردووە کەواتە چماوە وڵەکەش هەر ڕانەبردووە چماوە دەڵێن هاد لەگەر ئینتەرویوت کەواتە وەڵامە ڕاستەکەمان بیە ئەمە کۆتایی یاسای سێم بوو تەنها یاسایەکمان ماوەش یاسای چارەمە ئینشاءڵڵا لۆ ڤیدیۆ وانێشی دیکە یاسای چارەم و کۆتایی شەرحەکەین لەگەڵمان بن تاوەکو وانێشت بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ